كورە چی کام بەکرد کورە زاواکە عوسمانم بەکر کوونە درۆ جا بە ساقم جووتێکم هەیە تەسیمی تویەکەم ئەمما لەو دەشتەیە بەڕڵایان نەکەی ئەو جووتە چین تەقلە بازن شامین پەرین چین مناڵەکانم دوو مناڵم هەیە ئەینێرم شەتی وەترسم کەپڵە بێ مناگان وینە بەخوا شتانەی نییە بەخوا بەس باوکە تووت ئەنەس ئەسمەرێکی پێساف ئەو پێستیمی ڕگلەیە کاکە کچەکە توێ بەدڵ نیە چی لێ بکەم ڕۆحەکە دی بیبەرە و ئەم کۆرە وازی لێ بێنە ئێمە دڵێ چ ئیشێکەکەی؟ ئیشی بەهارە بەهارە ئەی هاڕێ کوتم مختصەرەکەی بە کوردیەکەی من گڕم گرتووە پرۆگرامی گەرمەسات دووشەممە کاتژمێر 9 شەو